الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، لە زنجیرە وتاری ئوسرە و ماڵەکاندا، پەروەردەی ماڵ و مناڵدا چەند وتارێک لە خزمەتتان نبووین. زۆرێک لە ئادابە مادیەکانمان باس کردو سەبارەت بە ماڵ ئینسانی موسڵمان چی بکە. ئەمڕۆ ئەمەوێت لە بەردەم ئادابێکی معنەویە بوەستم. ئەویش لە ڕاستیە کافر وە نەبێت دەسی بۆ ئەویش نەبردبێت دەسی بۆ بردووە. بابەتی ماڵ، بابەتی اقتصاد یەکێکە لەو بابەتانەی هەموو دنیا جەنگی لەسەر ئەکا. کافر و بێدین هەمیشە خەڵکێکی مادی بوون، تەنها پارە و سەرۆت و سامانیان بینیوە و هیچی تر. هەموو ئەخلاقەکان لە پێناوی مادە و پارەیە سفر کراوەتەوە. مرۆڤ خۆی بۆ خۆی سفر کراوەتەوە. بۆیە زۆر ئاساییە بۆ فرۆشتنی چەکێک هەزاران مرۆڤی قوربەسەری داما بکرێنە قوربانی، بۆ فرۆشتنی دەرمانێک هەزاران مرۆڤ بکرێتە قوربانی، نەخۆشیەک و بڵاو کرێتەوە تاوەکو دەرمانەکان سەرف کرێن. لەم زەمەنی ناوم لێ ناوە زەمەنی پیسخۆری، لەم زەمەنی پیسخۆریەدا کە ڕیبا بە شێواسەیەکی زۆر خەتەر کافر و بێدین ئینتیشاری پێکرد. وای لێ هاتووە مەسائیلی ڕیبەوی دەست بۆ هەر شتێبەری لە ژیانە، جۆرێک لە جۆرەکان ڕیبا پەلاماری دەست ئەدا. دەیان سیستەم هەیە لە هەرێمی کوردستانە ئێستا سیستەمی ڕیبەوین، وە سیستەمی تریش بەڕێوەیە. ئەگەر سەیری عامی دەوڵەتی موسڵمانان کەین، تەنانەت پارەی کارەبا ئێستا لە هەندێک لە دووە لە موسڵمانەکانە ڕیبای تایە. ئەگەر لە کاتی خۆیان تۆ کارەباکەت دەفع نەکردبێ، پارەیەکی زیادە و سووی ئەخرێتە سەر. ئێستش لە وڵاتی خۆمانە باج و زەریبە و زۆر لایەنی تر ئەو بابەتە ئیشی لەسەر ئەکرێ بە وردی، و هەوڵ ئەدرێت موسڵمانان نەفەسێکیان بۆ نەمێنێتەوە کە دەست بۆ پارەیەکی حەڵاڵ برن، پارەکان گومان و دوودڵی تێ بکەوێ. کاسپیەکان لە بازارە ئەنواع جۆری شەریکات و ئەنواع جۆری بانق و ئەنواع جۆری کەسابەت لە بازارە سەیرەکەی ڕیبای تێ ئەکەوێ. بۆیە کەسی موسڵمان، ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، ئەی فەرموو موسڵمان نابێ بچێتە بازار هەتا بەیع و کتابی بەیع بە باشی نەخوێن، بەیع و شیڕا نەزانێ موسڵمانان چۆن ئەیکەن. ئەبێ صفەتی موسڵمان لە بەیع و کڕین و فرۆشتنیان ڕەنگ بداتەوە. ئەم زەمانە بەداخەوە ئەوەی کە لە بازارە دوای کردنی کارەکانی ئینجایەت پرسێک بە شەرع ئەکات. دەیان شەریکە لەم وڵاتەی ئێمە، دەیان کۆمپانیا، با بڵێم سەدان کۆمپانیا هەر ڕۆژێ بە شێوازێک گەنج ئەخەڵەتێن. ڕۆژێ کیونێتە و ڕۆژێ فۆڕێکسە و ڕۆژێ فۆڕ ئێڤەرە و ڕۆژێ ئۆماکسە و هەر ڕۆژێک شتێکیەتە ئاراوە لەوە ئەچن ناوەکانیان بە هەزاران تۆمار بکرێن. گەنجی ئێمەش پەلاماری ئەدا بەبێ ئەوەی بیر بکاتەوە لە حەڵاڵ و حرامیەت، کە تێشەکە پرسیار ئەکات کە پێی ئەڵێ حرامە، بەلایەوە زۆر زەحمەت ئەڵێ من شەریعەتێک چۆن قبوڵ کەم کە ئەو کاس پێ جوانە بە حرام دائن. بانق سەیرەکەی لە هەرێمی کوردستانە ڕیبەویە. بۆیە کەسی موسڵمان لەم ڕۆژگارە گیرۆدە بووە، کەوتۆتە ناو داوێکەوە چۆن موسڵمانانی ئەوروپا هەندێک فەتاوای تایبەتیان بۆ ئەدرێ، ئەڵێن لە بەرەوەی دەسەڵات و سوڵتە و نظامەکە نظامێکی بێدینیە و هەندێک بابی ڕیبەوی هەیە، فتوان بۆ ئەدرێت کە چی بکەن لە پارە ڕیبەویەکانیان. خەریکە هەرێمی کوردستانیش بەرەوە ئاقارە ئەڕوە و دەستی زۆر پیستریش هەیە بۆ ئەم کاران. ئەمە شوەکارەکەی چییە؟
هۆکارەکەی ئەوەیە تۆی موسڵمان پارەی ساغت بەلاوە نەمێنێ، چکە پارەی ساغ لە لای موسڵمان شۆڕشی پێ دروستێت، پارەیەکە پڕ بەرەکەت. دوکاندارێکی فەقیر دوکانێکی داناوە کڕین و فرۆشتن ئەکا، هەنێ جار سێرەکەی شتانێک ئەفرۆشێ بەبێ ئەوەی خۆی بزانێ، سێرەکەی ئەم شتانەی کە فرۆشتوێتی ئەنواع جۆری نەخۆشی تیا بووە، ئەنواع جۆری کێشەی بۆ ئایندەی ئەم میلەتە تیا بوو. ئەمە خەتای دوکاندارەکە نییە، بەڵام سیستەمێک ئەم وڵاتی ئێمەی داگیر کردووە بەدەر گەورەترە لەم ئەحزاب و ئەم حکوومەتی هەرێم و ئەمانە شتانی بچووکن. دەستە خەتەرناکەکەی پشت کە ئەم وڵاتی ئێمەی تازە داگیر کردووە کە هەموو ئەحزاب وانەوەکو داشی دامە ئەسوڕێنن، ئەمە کار لە وڵاتی ئێمە ئەکا بە دەستێکی زۆر خەتەرناک کە حەرام بڵاو کاتەوە لەناو ئەم میلەتە بۆی خاوەنی لوقمەی حەڵاڵی ساغ نەبێت، بەشێک لە پەروەردەی ماڵەکانیش بە لوقمەی ساغە کرێت. بەخوا ئەوەی کە لوقمەی ساغ ئەیکا لە ماڵەکانە هەزاران وتار نایکە، پارەی حەڵاڵ کە سەرفەکەی بۆ مناڵەکان بەبێ گومان و دوودڵی هەستەکەی بەرەکەتێکی زۆر تایبەتی و خەیر و فەڕێکی زۆر گەورە بەسەر ماڵەکەتدا ئەبارێ. ئێمە ئەوەی کە مەعاشخۆرە گومان لە مەعاشەکەی خۆیەکە، ئەوەی کە کاسبە بە هەمان شێواز، کەسی مەعاشخۆر نازانێت چەندێ دەوام بکە، ڕێژەکەی چەندێکە، چی بکە، ئەبێ ئەم کاتەی چۆن سەرف بکە، ئایا مدیر دەسەڵاتی هەیە دەسەڵاتی نییە. ئێمەش بڕواکە نێمەی مامۆسایانی ئاینیش گیرۆ دەبووین، نازانین چۆن فتوا بدەین. هەندێک جار هەندێک لە فتاوەکانمان وەکو ئەوروپا سەیرەکە ئەڵێن چارمان نییە و بێدەسەڵاتی، هەندێک لە فتاوەکانیش تونت هەندێک لە موسڵمانان دابەزن، بۆی وەتە سەبەبی اختیلاف. لەوە چێ پرسیارێک لەسەر مەسئلەیەک لە 5 مامۆسا ئاینی بکە هەرێکی بە نوع جوابت بداتەوە، چکە وڵاتەکە داگیر کراوە وەکو وەهایە، یعنی کەسێک لەناو سجنا بێ، لەناو سجنا چۆن فتوا بدە، چی بڵێ، حەچی لێ دیار نێت، تەنها 4 دیوارمان لێ دیارەوە هیچ تر. بۆیە عەزیزانم لەم زەمەنی فتنە و فەسادە بابەتێکی معنەوی هەیە بۆ پەروەردەی مناڵەکانە، ئەویش ئەوەیە کولی جوهدی خۆت سەرفکە بۆی لوقمەیەکی حەڵاڵ دەرخواتی مناڵەکەت بدەیت. واللهی سەڵاحی مناڵەکان لەو لوقمە حەڵاڵایە کە تۆ پێیان عەتاکەی. پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم لە کۆمەڵێ فەرمایشتە شتانی جوان جوان فەرموویەتی لە زاری شیرین دەرچووە، منش لە خزمەتانە ئایان خوێنمەوە فەرمایشتەکان. یەکەمیان ئەفەرمێ ئەم دینارانە بزان کامیان لە هەمویان باشترە. دینار أنفقته في سبيل الله، دینارێکت هەیە یاد بە مجاهدین في سبيل الله لە قورئان و سونە زۆرینەی کات کە بەکاریە بۆ بابی جیهاد بەکاریە. کۆمەڵی مجاهد لە پێناوی خوا لە پێناوی ئەعلای کەلیمەی خوا تۆ دینارێکت دابەوە، بزان ئایا ئەم دینارە خەیری زۆرتە یا دیناری دووهەم. دیناری دووەم ئەفەرمێ ودينار أنفقته في رقبة، عبدك هبو آزادكي. طبعا إسلام زور گرنگی بە ئازادکردنی عەبد داوە، ئەو بابەتە زۆر کات هەندێک لە موسڵمانان زۆر بە غەریب حاڵی دیفاع لەوە ئەکەن وەڵا لە ئیسلامە عەبد نەماوە، کاکە ئیسلام چارەسەری عەبدی هەرماوە تا ڕۆژی قیامەت. بە پێی دەقەکان بێ لە ئەواخیری زەمانە عەبدایەتی ئەگەڕێتەوە، کە عەبدایەتی گەڕایەوە ئەم حکمانە ئیسلام عەبد ئەبینی ئەعتیادی لەناو ئینسانەکانە دروست ئەبێتەوە. دینارێکە لە پێناوی عەبدێکە کە ئازاد بێ، سجنیەکە ڕزگار بێ کە سەرفی ئەەکەی. طبعا ئێستا گرانترین گۆشت بە گۆشتی سپی مەزەندە ئەکرێت لە دنیا، ئەو ئافرەتانان کە وەکو جارێ کڕین و فرۆشتنیان پێ ئەکرێت. لە زۆر لە دەوڵەتانە هەیە. ئەگەر ئەتوان خۆتان دیراسەیە بکەن لە ئینتەرنێتە ئەو کاتە ئەزانن چ کڕین و فرۆشتنە بەسەر مرۆڤەوە ئەکرێت. بەڵام دیارە کۆمەڵی دیعایەتی زلە و زەبەلا هەیە کە مافی مرۆڤ و نازانم هەندێک درۆ دەلەسە هەیە، ئەکرێ خۆتان پشتی ئەمانە بخوێنەوە شتانێکی تر ئینسان حاڵی ئەبێ. ئەفەرمێ ئەمە دیناری دووهەم، واتە دینارێ لەگەڵ مجاهدینە سەرفیکەی. دیناری دووهەم ئەیدەی بە کەسێ ئازادی ئەەکەی، لە کۆیلایەتی ڕزگاری ئەبێ وەکو تۆی لێ. دیناری سێهەم ئەیدەی بە کەسێکی فەقیر و مسکین، ئەمە 3 دینار. دیناری چوارەم ئەیدەی بە خێزان و مناڵەکەت و ئەیدەی بەوان کە بیخۆن. أنفقته على أهلك،
كامان لمانا قورترا بيغمريان صلى الله عليه وآله وسلم فرمي أعظمها قورترينيان أويك أيدي بمنالك خوت أيدي بمالو منالي خوت يعني أجر منالك تيرو خيرك تكردوا أجر كسي خيري كده ومجاهدا ناقاتو بتو خيري كده أو كساني كوا رقبة أزادك طبعا لبيغمريان صلى الله عليه وسلم شخص سي عبد جاري آزاد كردوا دايك من عائشة رضي الله عنها قال وحفتو سي آزاد كردوا عبد الرحمن كوري عوف 3000 عبد جاري لجياني خويا آزاد كردوا يعني تو الدينار لو بينا يا عبد جاري سلف كهشتا كام أول من الله كان قورتره أجر كسي كيش دينار بدا بمساكين كاميان قورتره أمين معلوم من الله كقورتره بويا كابو تولى شورشي زور قوري أي باوك واجبك زور قوري لسرشانته أويش أويك من الله كانت كبخيو أكي أجر ورقي تولى إخوة برزبيتو بخوا باوكي واهي للروج قيامتها عرزم كردن زور باسي دايكرا ولو تاركانا بويا من أمو تاران زور تتركيز لسر باوك دانا يعني باوك للروج قيامتها أبيني بأندازي ديان كيوي وكوشن الروي خير وخيراتي كردو يا ربي خويا والله من فقير وهجار أو اندم نو بكم نا أو صدقاني أو لقماني كدوتة بمن الله كانت مندوبوي كريكاري بحلالي أمبري بياكلو تسليمي كردوا أفرمي أم أندازيك هموي بأجر بادار نساو كأنما صدقي كردوا كيف صدقاتي في غمريان صلى الله عليه وآله وسلم أفرمي للرواياتك أفرمي جاري رواية كسيك يك خرمة أبخشي لبناوي خوايا للرجي قيامتها كيف ورقريتو أي باشا باوكيك يك عمر هتا أمن الله نقور أبن إنفاقك ونفقك أبيت شن أجري قوري بلا إخوة جل جلاله بويا عرستانكم فضيلتي باوك زور قوري براكن أو فضيلتانك لشريعتها هي سبارت بباوك وها أكال إنسان زور بأدبه وبرابر بباوكي زور بمحبته وسيري باوكي بك شوكا باوك مندوبوني كي زور قوري بخرج داو أزان كيوي عبداتي بخوي كوكردتو أي باوك بزانا أجر باداشتي كي زور قوري لرب العالمين هي بخوا هرشي أكريب ومالو هرچی خۆت مانوو ئەکەی وا نەزانی زایە ئەبێ با لە دنیا کەس پێی نەزانێ بەخوا جای کوڕەکەشە پێی نازانێ ئەڵە جا چی بۆ کردو بەڵام دڵنیا بە لای خوا لوقمەیە ون نەبوو یەک لوقمە مناڵەکەت کە خسبێتە دەمی قەد ون نەبووە تیکەیە قەد لە یاد نەچووە دەنکە گەنمێ لە لای ڕەب العالەمین ون نەبووە هەموویە بۆ نووسراوە ئەفەرمێ لەم چوارە گەورەترینیان ئەو ئینفاقەیە کە تۆ خۆت ئەیکەی فەرمایشتێکی تر پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم أفرمي هر نفقيك كأيكي لقل مالو منالي خوتا بهر شوازتو أجري لسر ورقي يعني ممكن كسيك سبحان الله زوري كردبه كسي كتير زور خوي ما عندك لو مالو منالكي كسيري صدقاتي أنا كي أمان قولت لله إخوة جل جلاله أفرمي حتى اللقمة ترفعها إلى فم زوجتك أم فرمايشتا ئەمڕۆ زۆر قسە ئەکرێ لەسەر ئەتەکێتی ژیان ئایا مەسەلەن ئینسان چۆن بێ لەگەڵ دەوروبەرە چۆن بێ لەگەڵ خێزانە قسەی زۆر ئەکرێ پیاوی مۆدێرن ئەبێت چۆن بێ زۆر قسە کراوە بەڵام سەری ئەم فەرمایشتەی پێغەمبەریان کە صلی الله عليه وآله وسلم ئیشارە بە شتێکی تایە ئەفەرمێ ئەگەر لوقمەیەک بەرزی کردەوە داد بەدەم خێزانتەوە أم أندازي برسكرنا وهتاوكو أيديت دمي خيزان أأمت هموي بصدقات بو أمسر بخير وأجر بو أمسر سري أم فكرة إسلامية جوانك كبيغمر كان صلى الله عليه وآله وسلم داي الرجب هندي صفات من هي إما وتصورك إما صفاتي بياوتين وهندي صفاتي بيما صفاتي نابياوتية بون مونا مسا كسي خواردم كاودم خيزانيو بيما نوايا أما صفاتي زور نابياوانية بينما پیغمبريان صلى الله عليه وسلم فرمويتي وجێبەجێشی کرد اینجا هەر سەیری ئەوە مەکە مەسەلەن تۆ لە کاتی صحەتە ئەمە بەشێکە لە ئیشەکە ئەی لە کاتی ناڕەحەتیە ماوەسا نووری فارس خوای گەورە بەرەکەت بەسەر عومریا ببارێنێ خێزانی لەسەر جێگە بوو چەند ساڵ خۆی خواردنی ئەکرد بەدەمیەوە ئەبێت چەند ئەجری بەس دەستکەوت بێ تەنانەت خۆی سەر ئاویشی پێکرد بۆیە ئەو مەحەبەت و ڕەحمەتەی لە ئیسلامە ئەم نمونە بەرزانە طبعا ئیعلامی يعني كوير نان بينه بلا ما حقيقتك لنا أم ملتي أما أو النمونية قب عرستانكم هزارا النمونية أواها أي
فەرمایشتی دوای ئەو پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئەفەرمێ لەوە گەورەتر ئەفەرمێ ئەوەی کە خود ئەی خۆی بە سەدەقە بۆتە نووسرێ سبحان الله ما أطعمت نفسك صدقة هرچی خۆت خواردت فهو لك صدقة ئەبێتە سەدەقە داد بە مناڵەکەت ئەبێتە سەدەقە داد بە خێزانەکەت هەر شتێک ئەبێتە سەدەقە داد بە خزمەتکارەکەت ئەگەر لە ماڵەوە خزمەتکارت هەبوو هەر سەدەقەیە چ جای ئەوەی بە دراوسەی بدەی بە خەڵکی بدەی بە خزمی بدەی میوانت هەیە هەمووی ئەمانە سەدەقەتن لە نامەی ئەعمالی ئینسانە کۆ ئەبێتەوە لە قیامەت اینجا زۆر خەتەرە کە ئینسان واز لەوانە بێنێ کە خوا خسوێتە سەرشانی ئەوانەی کە خوا ئەیخاتە سەرشان تەنها مناڵەکانی خۆت نین ئەم شەریعەتە زۆر گەورەیە ئەگەر ئێستا ئافرەتێک هەبێ لە عەشرەتی تۆ هیچ پیاوێک نەبێت تەنها تۆ نەبی واجبە لە شەریعەتە تۆ ئەبێ بەخێویک سبحان الله بۆ نمونە با بڵێن بە 5 پشت دایک هەیە دایکی دایک با بڵێن یەکیان زۆر تەمەنی درێژ ئێستا هیچ کەسی نەماوە تۆ نەبی لە شەریعەتە واجبە لەسەر شانی تۆ بەخێویک پورێکت هەیە با دووریش بێ واجبە لەسەر تۆ بێ بەخێویک طبعا ئافرەتان بە کاملی لە شەریعەتە ئەرکیان خراوەتە سەر پیاوە سەواء خێزانی خۆیەتی خوشکی خۆیەتی دایکی خۆیەتی خوشکێکت هەیە کەسی نییە واجبە لەسەر تۆ ئەبێ بەخێویک هەموو ئەوەی ئەویش ئەبێتە سەدەقە و خەیر و خەیرات بۆ تۆ کاتێکەوە شتێکی پێ ئەبەخشی خۆ ئەگەر ئافرەتێک کەسی نەبوو بەنمونە ئێستا ئافرەتێک لەم گەڕەکەی ئێمە هیچ کەسێکی نەبێ بڕواکەن ئەهلی ئەم گەڕەکەی ئێمە لە شەریعەتە هەر هەموو گوناهبارین ئەگەر بەخێوی نەکەی ئەمە ئەرکێکە خوا جەل جەلالوهو لەسەر ئێمەی دانا بۆیە مەسائلی ئینفاق و زایەکردنی ئەو کەسانی کە مافیان لەسەر تۆ هەیە زۆر گوناهێکی گەورەیە پێغەمبەریان صلی الله عليه وسلم فەرمووی کەفا بالمەرء ئیثما بەسە ئینسان کۆڵێکی زۆر قورسی گوناه بەسەر بەس ئەو گوناهەی بەسە کە بریتێ لە چی ئەن یەضیع من یەقوت ئەو کەسێک کەوا قوتەکەی لەسەر ئەمە گوێی نەداتێ و زاییکە بەس ئەو گوناهەی بەس واتە ئەگەر کەم تەرخەمیت کرد ئەی باوک لەگەڵ ئەوە ئەجرە گەورەیە ئەرکە زۆرە کەم تەرخەمیت کرد لە لوقمەیەکی حەڵاڵە کە بیدەی بە ماڵ و مناڵت کە بیدەی بەو کەسەی کە واجبە لەسەرت بەخێویکەی ئەو گوناهت بەسەر لە قیامەتە بۆیە چروکی لە باوکەکان ناوەشێت ڕەزیلی لە باوکەکان ناوەشێتەوە ئەبەد ئەبێ زۆر ئاگیان لەو خاڵە بێ و زۆر دەستکراوە بن لەگەڵ ماڵ و مناڵی خۆیان ئێمە لە ڕۆژگارێکە ئەژین پێویستمان بە مادەی حەڵاڵە بۆی لەسەر ماڵ و مناڵی خۆمان لەسەر نەفسی خۆمان لەسەر دەور و بەر و خزم و کەس و سیلەی ڕەحممان جێبەجێکەین ئەگەر کەسێک هات بە ماڵ و سەروەت و سامانی حرام وستی خەیر و خێرات کە طبعا ئیمام ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خۆی لەوێ جارێک پیاوێکی بینی سێوێکی دزی دواتر ڕای کرد چوویە بە فەقیرێک ئیمام ئەبوو حەنیفە تون دەسی کرد فەرمووی ئەوە چیت کرد وتی ئەو پیاوە زۆر فەقیر بوو حەزم کرد بێ سێو نەبێ وتی نازانی ئەلغایەت لا تبەڕ الوەسیلە غایەت مەهما کان باش بێ نابێ ڕێبازی چەود وەرگری هەندێک لەو شەریکاتانە کە قسەم لەگەڵا کردوون لەسەر ئیشەکەیان حرامە تێنە ماوەسا ئێمە خەیرەکەین وتمە کاکە ئەم نمونەی ئەبوو حەنیفەم بۆێناونەتەوە کاکە تۆ دزی ئەەکەی لە ماڵی خەڵکە تێ بیکەی بە خێر بۆ ناوە حەڵاڵێکی بۆ خۆت بۆت حەڵاڵ نابێ بڵێ وەڵا کاکە بڕێک لەو پارەی کە دزیومە ئیبەخشم نە ئەها سێری ئەم فەرمایشتەکەن ئەچینە خزمەتی پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم فەرمێ ئەگەر کەسێک هات ماڵێکی حەرامی هێنا چوو عەبدی پێ ئازاد کرد چوو سیلەی ڕەحمی پێ جێبەجێ کرد چوو دای بە ماڵ و مناڵی خۆی چوو پرۆژەی زۆر گەورەی خەیری پێ کرد ئەفەرمێ لە ڕۆژی قیامەتە هەر هەمووی کۆ ئەکرێتەوە ئەبێتە کۆڵ لەگەڵێ کە کاتێ فڕێ ئەدەنە ناو جەهەنەمەوە بۆی سورعەتتر بکەوێتە بنی جەهەنەم هەموو وەکو کۆڵێکی قورس بەسەر سەریەوە حتا بنی جەهەنەم ئەڕۆ لەگەڵ ئەوە قوذیفە فیهی هەڵ ئەدرێتە ناو جەهەنەمەوە لەگەڵ کەلوپەلەکەی حتا بنی جەهەنەم ئەڕۆ بۆیە وا تەسەوور نەکەی کە ماڵێکی حرام هاتە ناو ماڵەکەت تۆ ئیسراحەتێکی بەخوا ئیسراحەتی لێ ناکەی نمونەمان زۆرە لەسەر ئەوەی کە ماڵی حەڵاڵ چی پەروەردە کردو ئێمە هەومان ناوی ئیمامی بوخاریمان بیستووە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە خاوەنی کتێبی صحیحی بوخاریە عولەمای ئەم ئومەتە عولەما زاناکان ئەڵێن زانای ئەم ئومەتە ئەوەی پێ بوترێ زانا متفقە لەسەر قەداسەتی کتێبی بوخاری
ئەوەشی زانان نەبێ هەر با بۆ خۆی بوق لێ بدە. طبعاً بۆ ئەو کەلیمەی بوقیان بۆ بەکارێنم هەندێک جاهل قسە لەسەر ئیمامی بوخاری ئەکەن بۆیە عرسانەکەم هەموو عولەما ئەوەی پێ بوترێ زانە بە درێژایی مێژوو لە دوای ئیمامی بوخاری هەتا ئەمڕۆ هەر هەمویان متفقن. ئیتر هەندێک جاهلیش لە هەموو وڵاتێکە ئەبن کە قسە بکەن بەرامبەر بەو زانا گەورانە ئەوە قەدری ئیمامی بوخاری هەتا ئەمڕۆ قسەی لەسەر ئەکرێ هەموو مستەشریقین قسەی لەسەر ئەکەن. بۆ جارێک کۆڕێکم هەبوو لەگەڵ کەسێکە قەشەیە بوو لە سووریا لەو مەنتیقانەوە هاتبوو ئافرەتێکی سافرە هات وامزانی پرسیارێ لە منەکە هاتوتی مامۆستا بە یارمەتی خۆت من جوتم فەرموو وتی وەڵا پرسیارێکم لەم بەڕێزە هەیە تۆزە هێواژمە وتم دەی فەرموو. طبعا بزانە خوای گەورە چۆن دیفاع لە دینەکەی خۆیەکە ئەم ئافرەتە ڕووی کردە کابراوتی تۆ ئینجیلت لەبەرە وتی نەخێر وتی حیچی لێ لەبەرە وتی نەخێر وتی دێڕێکە لەبەرە وتی نەخێر وتی کەس هەیە لە جیهانە هەموو ئینجیلی لەبەر بێ وتی نەخێر وتی دێ ئەمە هۆکاری ئەوەیە کە ئیسلام پارێزرا و مەسیحیەت پارێزراو نییە بڕواکەن هەموو وتارەکە من بەقەدەر کەلیمەی ئەو ئافرەتە بەهێزنم کە ئەو پرسیاری لێ کرد حەجی پێ نەکرا بەرامبەری وتی ئێمە من ئافرەتێکم ئەم بینی نزیکەی 2 جزء قورئانم لەبەر وای کەس ناتوانێت دەستکاری قورئان بکە ئەزانی چەند مناڵ هەیە هەموو قورئانی لەبەرە ئەزانی چەند کەس هەیە لە جیهانە هەموو قورئانی لەبەرە ئەم قورئانەی ئێمە بە سەنەد هاتووە فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بە سەنەد هاتووە والله ئەو کەسانەی بێئەدەبی بەرامبەر بەم زانایانە بکەن ئیلا عاقبەتیان خێر نابێت مەگەر تەوبەیەکی باشکەن بگەڕێنەوە. من زۆرم بینیوە لەوانە خوای گەورە سوکی کردوون لەم دنیا اینجا لەو دنیا ئەبێت چی چاوەڕێیان کە بۆی ئیمامی بوخاری هەمیشە هەدەف بووە کافر و بێدین لێیان داوە. ئیتر فکرەکە فکرێکی تەشەیوعی بوو بێ یا فکرێکی علمانی بوو بێ ئیتر بەرگی ئیسلامیشی لەبەراو بێ گوێ مەدن یان مستەشریقی بوو بێ چونکە هەموو مستەشریقەکان قسەیان لەسەر ئیمامی بوخاری کرد خۆوانەی کە ئەمڕۆ ئێڵێن یەک کەس شتێکی تازەی پێ نییە قسەی ئەو مستەشریقانەیە دووبارەی ئەکەنەوە و جوابیشی هەموو دراوەتەوە قسانێکە کە هیچ جێی ئاعتیبار نییە. پیاوێکی وەکو ئیبن حەجەری عەسقەلانی لە خزمەت کتێبی ئیمامی بوخاریە 20 ساڵی عمری خۆی سەرفەکە لە خزمەت ئەو کتێبە. طبعا ابن حجر زان كي بيوتي أمير المؤمنين في الحديث أو أنا للسنة بيوتي بهز بو 20 صال عمري خوي لخزمتي بخارية سرفك حتى وكوداد مقدمة بخاري أمسي وشرحك بخاريك. طبعا إمام بخاري بو أمبيا أو ناوي جورية استئم ناوي إهانين خو أزانت شي أجريك بو أشرنا وجورك يا كبارزجاري لفرمايشتي بيغمري خوا كردو صلى الله عليه وآله وسلم بمن لخزمت أنا باسي باوجبك. طبعا الإمام البخاري ناوي محمد كوري إسماعيل خلقي بخارية محمدي كوري إسماعيل باوكي زور بفقير جياني بسر بل لسر مرقا زور إيشي هبو زور نارحد بو كتشيكي هبو كخشكي إمام البخاري أكا دانيش بزيار قاتشي ودسي كربا قري على أيش بي أقابو بو چاوكاني كرده وسيري كتشكي أقري وتي كتشم بو أقري ما قريه وتي باوكا زور هز بغريبي تو أكم لجيانا زور بنا راحتي جيانا بردسر ترى والله هيك هز بغريبي من مك قسما بالله لو دقيقيك وعقل بريك وخوم حرام نخوادو هشتوما ايوا فقير وروت الرجال بن بلان بخوا حرام ندامتي بويا أميدم زور قوريا بخوا كأتمو حضوري خوا برسيار مليئك لدو برسيار مالا بچی بدس هنا لچی تا صرف کر بخوا بحلال بدسم هنا وبحلال صرف ممكن بوي خوای گور اكري بي عطا کر کوا امتي اسلامي هم شان زي بي بوي عزيزك مسألة مادي حلال زور گرنگ همو تان ايو اس عمر كري عبد العزيز تان بيستو همو ما تشيروك داستاني او افرتش من بيستو كامام عمر تشريفي شوك بكولانا كان مدينه اقرا أي بينك جوي ليبوك دايكك بكشكي أود هندي أو بكرنا وشيركوا أود من أويتيناكم شتيناكم بأشكرا لبردم خوايا شتيبكم وببنهان شتيكيتر صاغم صاغ وتي بكركاني كي أم أفرت أخوازي عاصمي كري وتي من أي خوازي تزور باشا أي عاصم كتشيكي بو كتشكا كريكي بو كركا بريتي ولا عمري كري عبد العزيز بويا باري حلال لقمەی حەڵال ماڵت ئاوەدان ئەکاتەوە مناڵە پەروەردە ئەکە.
ئەگەر ئەتێ مناڵەکانت ساغ بن لەم زەمانی فەسادا و لە دەستی کافران ڕزگارمان بێ لەو هەجمە گەورەی کە قەڵای ماڵەکان بشکێنە ڕزگارمان بێ پێویستمان بەوەیە بە مەعنا بە مەعنەویەت ماڵەکانمان پاراستە بێ ئەویش ئەوەیە بە لوقمەی حەڵاڵ ماڵەکانمان پاراستە خۆی داوە لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بەرەکات و ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە لە گوناهەکانمان ببورە یا ڕەبی خوای گیان ماڵەکانمان پڕکە لە حەڵاڵ ئەوەندە حەڵالمان بدەرێ محتاجی حەرام نەبین خوایە محتاجی حەراممان مەکە خوایە محتاجی حەراممان مەکە خوایە محتاجی حەراممان مەکە یا ڕەبی خوای گیان تۆ حەڵاڵت زۆر لەسەر زەویە خوایە ئەم وڵاتی ئێمە پڕکە لە حەڵاڵ یا ڕەبی خوایە دەستی کافر و بێدین لەم وڵاتی ئێمە بڕێ ئەکرەمە الئەکرەمین یا ڕەبی خوایە عاقبەتمان پڕ خەیر کە لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ لەم دنیای دەرمان مەکە بە شایەتمانەوە نەبێ بمان گێڕە لەو عەبدانەی لە خزمەت پیا و ساڵحان و گەورەکانە ژیان ئەبەنە سەر یا ئەکرەمە الئەکرەمین یا ڕەبی خوای گیان ژیانمان حیاتمان لەگەڵ چاکانە سەرف بکە پەروەردگارە مردنمان گۆڕمان لە خزمەت چاکانە سەرف بکە یا ڕەبی خوای گیان داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لەگەڵ چاکانە حەشرمان کە لەگەڵ چاکانە لە بەهەشتا کۆمان کەرەوە یا ڕەبی خوای گیان ئێمە هەموو نوێژی هاوارەکەین اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم خواه لقل أو كسانا حشر من كنعمته بسر داباران دون يا ربي خواه جان لقنا هدايك باكمان ببورا يا ربي خواه جان لقنا هدايك باكمان ببورا خواه داوال لي أكن بناوي جواند بصفتي برزة باسم عظمت سرفرازي أم دنيا أو دنيا من كيا أكرم الأكرمين خواه داوال لي أكن هر كسمان قرفتيك يا بو شار سرك أو من بحال مال دارك أو من بمنال منالي في عطاك أو من بمنال منالكاني صالحك يا ربي خويا داوال لي أكن بناوي جواند بصفتي برزة باسم عظمت أو من كم رزق الرصي حلالي زيادك أو من نخوش الشفاء بو بنيرا خويا داوال لي أكن بركة بسر وقت ما أنا ببارينا بركة بسر مال ما أنا ببارينا بركة بسر خزان ومنال ما أنا ببارينا بركة بخرنا وعمر ما أنا ويا أكرم الأكرمين يا ربي خويا جان أم تارنا من لقبولك تو قوري خو ميدر أو بسر معنا يا ربي خويا أم مجالسنا من مجالس ذكر اللي قبول فرمو خويا جان هركز من دوبونك لما مزقوتاك دو أجر باداشي وبنوسا سرفراز الدنيا وآخرتك لبلا مصيبة بي بارزة يا ربي خويا هركز بدرجاي ميجوي أم مزقوتن نعشيك لما مزقوتاك دو خويا سرفراز الدنيا وآخرتك يا ربي خويا لجناء معصم العثمان ببورا يا ربي خويا وبهشتي بريني شاتك خويا داوال لي أكن بناوي جوانه بصفتي برزة باسم عظمت هر ما وصايك آيني هر بان خوازي لم شوينا خزمتك كردو خويا أجر باداشيان وبنوسا هر كس وشي قرآني لم شوينا خيندو خويا أجر باداشيان وبنوسا يا ربي خويا لمن قبولك سرفراز مانك برز مانك روا صلاوي أما دي سمان بقينا بيغمبريان صلى الله عليه وآله وسلم يا ربي خويا اما بدل لير وصلاو ان ارين مو بيغمبري خويا صلى الله عليه واله وسلم خويا جان صلاو كان اما بيبغينا يا ربي خويا جان باندازي نمي بالي امثال باندازي جاي صوزوي امثال باندازي پروردگارا هنا رجوان كاني هلبجا يا ربي خويا صلوات ودي داري بيغمبري خويا صلى الله عليه واله وسلم ان ارين بيبغينا امين امين والحمد لله رب العالمين.